لە مەراسیمێکدا خەڵاتی ڕێزلێنان بە هونەرمەندێکی گەنجی مەقامبێژی کفری ئەبەخشێت. گروپی شانۆی کفری لە ماڵی کللتوری کفری مەراسیمێکی هونەری تایبەتیان بۆ ڕێزلێنان لە هەوڵە هونەریەکانی هونەرمەندی گەنجی ناوچەکە دڵنیا محمود ڕێخست کا ساڵانێکە یەکێکە لەو گەنجانەی باخی تایبەت بە مەقامات و پاراستنی مەقامەکانی ناوچەی گەرمیان دەدات. شوان جەلال سەرۆکی گروپەکە ڕایگەیاندووە ئەم ڕێزلێنانە بەشێکە لەو هاندانەی کە دانەیە بیبەخشن بەو کەسانەی خزمەتی هونەری ناوچەکە دەکەن و بە تایبەتیش نەوەی نوێ و توێژی گەنجانی گەرمیان. لە مەراسیمەکەدا چەند پارچە میوزیک و مەقامێکی ڕەسەنی ناوچەی گەرمیانیش پێشکەشکران. ئەمە بۆتە نەریتێک جیاواز لە شوێنەکانی تر لە کفریا ئەکرێ بۆ دووەمین جاراوە بەردەوامیش ئەبێ لەسەر دەستی ئەو گەنجانە و هونەرمەندانە و هونەردۆستانە بەڕاستی من ئەمڕۆ زۆر دڵخۆشم کە جارێک تەمەەن بە بەرمەوەما بەڵام کە خەڵاتەکرێن بۆی کە زیاتر هەان بدرێنە بواری هونەریە خزمەت بە مەقامات و هونەری گۆرانی کوردی بکەین لەم شارەوە بەڕاستی زۆر دڵخۆشم و هەستێکی زۆر خۆش و جوانم هەیە و هیوادارم بەردەوامی پێ بدرێ بۆی ئەو گەنجانی تریشە لە بواری هونەریە بایەخی پێ بدەن و لە کفریا ئەو ناوبانگ و ناوزەندەی کە کفریەتی بە شاری چاوگی مەقامات بهێڵینەوە بیپارێزین. ئێمە شۆک و گروپی شانۆی کفری لەو ڕوانگەیەوە بە ئەرکمانزانی ئەمڕۆ ڕێزێنانێک پێشکەش بە مامۆستا دڵنیا بکەین کە گەنجێکی ڕوحسووکە و خۆشمژدەیە وەکو هاندانێک بۆی هیوادارین لە داهاتووە ئەم بەهرە گەورەیە ئەم گەنجە خۆشمژدەیە بگاتە سەر ئاستی کوردستان و هەموو دنیاش.